سەڵتەنەت تەڵەبەکان و خەیاڵی گەڕانەوەی نیزامی پاشایەتی بۆ ئێران. ڕەوتی ڕاستی ئۆپۆزیسیۆن لە پەلەقاژێکی بێسەمەردا هەوڵئەدات تا شۆڕشی ژینە بە دروشمی ژن ژیان ئازادی بە هەر نرخێک بووە لە ناوەڕۆکە ئازادی خوازانە و پێشکەوتووەکەی داتەکێنێ و بە یارمەتی ڕاگەیەنەرە سروەتمەندە فارسی زمانەکان دەست بەسەر ئەم شۆڕشە شکۆدارە بگرێت. سەڵتەنەت تەڵەبەکان و ڕاگەیەنەرە فارسی زمانەکانی ژێر کۆنترۆڵیان ئەو سیلیبرتیانەی تا دوێنێ دەستیان لە کاسەیەکدا بووە لەگەڵ ڕژیمی ئیسلامی و دوای 43 ساڵ جنایەتی حکوومەتی ئیسلامی تازە هاتوونەتە ڕێزی ئۆپۆزیسیۆنەوە لەگەڵ ژمارەیەک لەو کەسانەی ڕیزەکانی حاکمیەتیان جێهێشتووە شێوە بەرەیەکیان پێکێناوە و هەوڵ ئەدەن بە بەکارهێنانی سیاسەتی درۆ ئاوەژۆکردنەوە و تەنانەت پەیڕەوکردنی توندوتیژی کەلامی و فیزیکی لە دەرەوەی وڵات نەیارانی خۆیان وادار بە بێدەنگی بکەن. لەگەڵ پەرەسەندنی ناڕزایەتی لە نێوخۆدا و ئەگەری ڕوخانی حکوومەتی ئیسلامی لەگەڵ هاتنە مەیدانی شکۆزاری خەڵکی کوردستان و بەلوچستان، کرێکاران، ژنان، لاوان، خوێندکاران و قوتابیان ئۆپۆزیسیۆنی ڕاست کە بۆ ماوەی 4 دەیە نەزۆک و وەرشکەست مابوو گیانێکی نوێ هاتووەتەوە بەر. هەنگاوی یەکەمیەوان تاشینی دروشمی کۆنەپەرستانێ مرد میهەن ئابادی لە بەرامبەر دروشمی پێشکەوت و ئازادی خوازانێ ژن ژیان ئازادیدا بوو. لە هەنگاوی دووهەمدا پەرچەمی سەڵتەنەتیان بەسەر خۆپیشاندانەکاندا سەپاند لە دەرەوەی وڵات. لە ڕاگەیەنرەکاندا لە دژی خەڵکی کوردستان، بەلوچستان و هەموو خەڵکی ژێرستەم هەڵوێستیان کرد. بە خۆشکردنی ئاگری کوورەی پێویستی دفاع لە یەکپارچەیی ئێران و تاوانبارکردنی نەیاران بە جودایی خوازی دوژمنانی فەرزیان دروست کرد. کۆمەڵێک مۆرێ ئۆپۆرتۆنیست و هەندێک جار گوماناویان بە یارمەتی ڕاگەیەنرە فارسی زمانەکان گەورە کردەوە و منداڵەکانی پاشای پێشوویان کێشایە نێوەڕاستی مەیدانەوە. سەڵتەنەت بە هۆکاری گەندەڵی بەرین و نیهادی نەبوو، استبدادی پاشایەتی و جنایەتی ساواک، ناکۆکی چینایەتی بەرین بە ڕاپەڕینی خەڵک ڕووخا. ئێستا منداڵەکانی دیکتاتۆری پێشوو کە کەمترین ڕەخنەیان سەبارەت بە جنایەت و تاڵان و بڕۆکانی بنەماڵەی سەڵتەنەتی و استبدادی ڕەشی ئەو دەورەیەنیە وەک ڕزگاری دەر هێناوەتە گۆڕێ. جەریانی ڕاست دەیانەوێ هۆکارەکانی ڕوخانی سەڵتەنەت بشارنەوە و ئاوەژۆی بکەنەوە. لانی کەم خەڵک بگێڕنەوە بۆ 1% لەمەوبەر و لە خەیاڵی گێڕانەوەی سەڵتەنەتدا بەسەر دەبن. ئۆپۆزیسیۆنی سەڵتەنەت تەڵەب دەزانن کە لە ئێراندا پێگەیەکی کۆمەڵایەتیان نییە. لەسەر ئەو هیوایەن کە لە هەلومەرجێکی گونجاودا بە پاراستنی هێزە چەکدارەکان بە بەکارهێنانی بەشێک هەر لەم حکوومەتە شێوە کودتایەک ڕێک بخەن. 70 ساڵ لەوە پێش بە یارمەتی دوو حکوومەتی ئینگلیس و ئەمریکا و پاشای ئەو کاتیێران کودتای 28 گەلاوێژی ساڵی 1332یان ڕێک خست. حەودەیە دواتر کوڕی هەمان دیکتاتۆر لە هەواهەنگی لەگەڵ بەشە کۆنەپەرست و هەلپەرستەکانی ئۆپۆزیسیۆن و بە دەور و نەخشی مەحوەری مێدیای فارسی زمان لە هەوڵی ئەوەدان کودتایەکی تر ڕێک بخەن. کودتایەک بۆ گێڕانەوەی سەرکورسی دەسەڵاتی کەسێک کە تەنانەت لە قسەشدا ئامادە نییە حسابی خۆی لە حسابی باوکە تاجدارەکەی جیا بکاتەوە و لەگەڵ دروشمی ژن ژیان ئازادیدا بێگانەیە. خەڵک مافی ئەوەیان هەیە بپرسن دوای 100 ساڵ ئستبداد و جەنایەتی هەردوو ڕژیمی سەڵتەنەتی و ئیسلامی بۆچی دەبێ بە کەمتر لە ئازادی، یەکسانی و ژیانێکی باشتر ڕازی بن. ڕەزا پەهلەوی پێگەیەکی لە نێو خەڵکی ئێراندا نییە و ئەگەر قەرارە دەورێکیشی هەبێت لە باشترین حاڵەتدا نوێنەری بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستە و پەیوەندی بە سەردەمێکی تێپەڕی و نظامی ڕووخاوی ڕابردووەوە هەیە.